زیاتر لە 10 ساڵ تێدەپەڕێت بەسەر دامەزراندنی زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک. بەپێی دواهەمین ئاماری زانکۆکە کە لە ئەم ساڵدا بڵاوی کردووەتەوە 845 خوێنکاری هەیە. زانکۆکە بڕێکی زۆر لە پشتیوانی دارایی بۆ خوێنکارەکانی دابین دەکات بە شێوەیە کە زیاتر لە 72 ئەوانەی دەخوێنن لێخۆشبوون هەیە بۆ کرێ خوێندنیان، بەڵام لە 27 خوێنکارەکانی خۆیان کرێ خوێندن دەدەن. زانکۆ ئەمریکیەکەی دهۆک مۆرگی دیپلۆماتیەت و سیاسەتی پارتی دیموکراتی کوردستانی پێوە دیارە، بە شێوەیە کە باڵەخانی زانکۆکە بە ناوی سەرکردەی کورد و پارتی مەلا مستەفای بارزانیەوە کراوە. هەروەها مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی بۆردی زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆکە. لەلایەکی دیکەوە ژمارەیەک لە دیپلۆماتکارانی نێودەوڵەتی لە دەستەی بەڕێوەبردننی زانکۆکەدان، بۆ نمونە بێرنات کۆشنەر وەزیری پێشووی دەرەوەی فەڕەنسا، زاڵمای خەلیلزاد و پیتەر گەڵبڕەیس باڵیۆزانی پێشووی ئەمریکا و ژمارەیەک کەسایەتی دیکەی نێودەوڵەتی. زانکۆی ئەمریکی کوردستان تەنها زانکۆی ئەمریکی نییە لە عێراق، بەڵکو دوو زانکۆی دیکەش هەن کە یەکێکیان لە سلێمانی و ئەوەی دیکەشیان لە بەغدایە. زانکۆی ئەمریکی لە سلێمانی دیێرینترینیانە و لە ساڵی 2007 دامەزراوە. زانکۆی ئەمریکی لە عێراق بەغداد تەنها 3 ساڵ دەبێت دامەزراوە، بەڵام ئەوەی جێی سەرنجە هیچ یەکێک لەو زانکۆیانە لەلایەن دامەزراوەکانی دانپێدانانی خوێندنی باڵا لە ئەمریکا دانیان پێدا نەندراوە. هێشتا ئەو زانکۆیانە لە خۆناغەکانی هەوڵدانن بۆ گەیشتن بە دانپێدانان لەلایەن دامەزراوەکانی ئەمریکاوە. لەلایەکی دیکەوە هیچ یەکێک لەو 3 زانکۆ ئەمریکیانەی لە عێراقدا هەن تاوەکو ئێستا لە ڕزبەندی زانکۆکانی جیهاندا بوونیان نییە. ئەمەش پرسیار لەسەر ئاستی ئەو زانکۆیانە دروست دەکات، بەڵام دەکرێت مێژووی ئەو زانکۆیانش فاکتەرێکی دیکە بێت کە نەیانتوانیوە تاوەکو ئێستا لە ڕزبەندی باشترین زانکۆکانی جیهاندا بن. ئەمریکا زیاتر لە 200 دامەزراوەی پەروەردەیی خوێندنی باڵای لە دەروی وڵاتەکەی خۆی و لە 80 وڵاتی جیهان هەیە، کە زیاتر لە 20 زانکۆیان کەوتونەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دوو لە دێرینترین زانکۆکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتی لوبنان کە بریتین لە زانکۆی لوبنانی ئەمریکی و زانکۆی ئەمریکی لە بەیروت، کە مێژوەکان دەگەڕێتەوە بۆ ساڵانی 1835 و 1866 زاینی. بە پێچەوانی ئاستی زانکۆ ئەمریکیەکانی کوردستان، ئەو زانکۆ ئەمریکانی لە وڵاتانی ناوچەکەدا هەن لە ئاستێکی زۆر باڵای جیهانیدان. بۆ نمونە لەخێکی زانکۆی نیویۆرک لە دووبەی هەیە کە ئەو زانکۆیە لە ڕزبەندی 38مینی جیهاندایە. هەروەها لەخێکی زانکۆی نۆرسوێسترن لە قەتەر هەیە کە ئەو زانکۆیە لە ڕزبەندی 47مینی جیهاندایە. بە هەمان شێوە زانکۆی ئەمریکی لە بەیروت لە ڕزبەندی 226مینی جیهاندادێت. هەروەها زانکۆکانی شەرجا و قاهیرە و کوێت لە ڕزبەندەکانی جیهاندا هەن.